پەرلەمانی بەڕێز ئەوەی کە ڕەزامەندە ڕێزدار جەنابی کاک نێچیروان ئیدریس موستەفا بارزانی ببێت بە سەرۆکی هەرێمی کوردستان دەست بەرزکاتەوە. زۆر بەڕێز جەنابی نێچیروان ئیدریس موستەفا بارزانی بە دەنجی 68 پەرلەمانتار لە حزوڕی 81 پەرلەمانتار بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان. ئەم کاتتان باش زیاتر لە 7 مانگ تێپەڕیوە لەسەر پرۆسەی گفتوگۆی حزب و لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە نێو پەرلەمانی کوردستان ڕۆژێکی مێژوویە. پرۆسەی دەنگدان بۆ کاندیدەکانی سەرۆکی نوێی هەرێمی کوردستان دەست پێ دەکات. ئێمە وەکو ستافی باسی ڕۆژ بە دوواداچوون دەکەین لەسەر ئالیەت و پرۆسەی دەنگدانەکە. دەمانەوێت بزانین حزب و لایەنە سیاسیەکان چه هەڵوێستێکیان هەیە سەبارەت بە پرۆسەی دەنگدانەکە و پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. لەسەر سێ ئاز دەمانەوێت ڕێکەوتن بکەین. یەکێکیان هەرێمی کوردستان و شەراکەتی ڕاستەقینە، ناوچە جێناکۆکەکان و پارێزگای کەرکووک. هۆکاری کشانەوەتان لە دەنگدان بۆ کاندیدەکانی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. ئێمە پێشووتر لە سەرەتای گفتوگۆکان بۆ پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیە یەکێتی ڕوون بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وا بووە کە ئەبێ لەسەر سێ پایە یان لەسەر سێ تەوەر ئێمە ڕێکەوتن بکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا یەک ڕیز بین، هاوکار بین، پشتیوانی یەک بین بۆ ئەوی بتوانین زیاتر داکۆچی لە مافەکانی گەلەکەمان بکەین. لە هەرێمی کوردستان شەراکەتێکی ڕاستەقینە بکەین بۆ ئەوی هەمومان هەست بە مەسئولیت بکەین و بەرپرسیارەتی 4 ساڵی داهاتوو هەڵگرین و بۆ کەرکووک هەموو هەردوو لامان هاوکار بین، دۆخی کەرکووک ئاسایی بکەین و پارێزگارێکی کورد لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرکووک هەڵبژێن. ئێمە لەسەر ئەم سێ خاڵە ڕێکەوتن نامە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆکرا و ئێمە سەرەتای پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام بەداخەوە ئەوەی کە پەیوەستە بە کەرکووک کە پێویستە هاوشان لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و هاوشان لەگەڵ ڕاستپاردنی کاندیدی ڕاستپێدا و بۆ پێکهێنانی کابینەی تازە بۆ سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ دۆخی کەرکووکیش چارەسەر بکەین. بەداخەوە لە مەسەلەی کەرکووک و هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک ئیتر بووری بۆ چوونی جیاواز هەبوو نەگەیشتین ڕێکەوتن. کەرکووک بە نسبەتی ئێمەوە بە نسبەت هەموو خەڵکی کوردستان لە دیدی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کەرکووک تایبەت نییە با بڵین بە حیزبێکی دیاریکرا و بەڵکو کەرکووک شارێکە مەسەلەیەکە قەزیەکی نەتەوەییەوە لە پێش بۆیە ناکرێت سازشی لەسەر بکەین. بۆیە لە دیاریکردنی کاندید بۆ کەرکووک چۆن پارتی دیموکراتی کوردستان ئازادە چێ ئەکە ڕائەسپێری بۆ کاندید بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش ئەبێ ئەم حەقە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدرێت کە چێ ئەیکاتە پارێزگاری کەرکووک. پارتی دەڵێ ئەمە دوو سەی جیاوازە، یعنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خەڵک دەنگی پێداوە و خەڵک بۆ ئەو سێ پارێزگای دەنگی پێداوە کەیسێکە، دۆسەی کەرکووکیش کەیسێکی ترە. بەڵام کەرکووک بەشێکی زیانەکراوەی لە هەرێمی کوردستان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەماندا هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکان قوربانیەکی زۆریان لە پێناوی کەرکووک داوە. کەرکووک بۆ شتێکی جیاواز بێ لە کەرکووک ڕۆژانە خەڵکمانی هانە ئەکرێ، خەڵک لەسەر زێدی خۆی ڕائەگوازرێ، دەغڵودانی خەڵک ئەسووتێنرێ بۆ کەرکووک جیاواز بێ. کەرکووک بەشێکی زیانەکراوەیە لە هەرێمی کوردستان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بارەیەشەوە مرونەتی زۆری نوان یەکێتی تا ئێستا ئەوەی من ئاگادار بم زیاتر لە 8 ناوی پێشکەش کردووە، بەڵام لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر ناوێک نەگەیشتینە با بڵێن موافق نەبووین. بۆیە ئەم حەقی یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکێتی حەقی هەیە چێ ئەکاتە پارێزگاری کەرکووک لەگەڵ ئەوەشدا یەکێتی مرونەتی نواندا ژمارەیەک ناو لە پێگەی جیاواز لە سەرکردایەتی و لە خوار سەرکردایەتیش لە خەڵکی تەکنۆکراتیش لە کەرکووک پێشکەش کراوە، بەڵام خۆ ناکرێتەوە کۆی ناوەکان با بڵێن ڕەبزکەی تەنها پێ لەسەر ناوێکدا بگرێت کە ڕەنگە ئەمە کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان نەبی. بەداخۆ ئێمە عەزمانە کرد گەیشت باین بەڕێکەوتن، ئەمڕۆ نەگەیشتین بەڕێکەوتن، بەڵام نیهایەتی دنیا نییە ئەبێ بەردەوام. دوای ئەوەی پرۆسەی دەنگدانتان بایکۆت کرد بە نیازی چین؟
ئێمە ئەمڕۆ نەگەیشتینە ڕێکەوتن بەشداریمان نەکرد لە هەڵبژاردن و دەنگدان بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام ئەمە کۆتایی نییە ئێمە دوو هێزی سیاسین حکومڕانی لەم وڵاتەدا حکومڕانیەکی تەندروست لە هەلومەرجی ئێستادا بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتو نابێ وەک چۆن بەبێ پارتی دیموکراتی کوردستانی سەرکەوتو نابێ من پێم وایە ئەبێ لە داهاتووشدا گفتوگۆکان بەردەوام بن پەیوەندیەکان بەردەوام بن بۆ ئەوەی دەرچەیەک بدۆزینەوە بگەین بە ڕێکەوتن چونکە مەسئولیەتێکی تاریخی و مێژوویمان لەسەر شانە و هەلومەرجی کوردستان یەک ریزی و تەبایی لە میلەتەکەمانە خوازی گۆڕانکاریەکانی ناوچەکە لە داهاتوودا ئەو ململانەیانەی لە ناوچەکە هەن وامان لێ ئەخوازێ کە ئێمە ئەبێ بەرژەوەندی حیزبەکانمان وەلاو بنێن بەڵکو بەرژەوەندی نەتەوەی قومی لە بەرچاو بگرین ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا ئەکات بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە داوای یەکریزیەکە خراپەی لەکوێدایە داوای چارەسەرکردنی کەرکووک ئەکا خراپەی لەکوێدایە داوای شەراکەتی ڕاستەقینەکە خراپەی لەکوێدایە بۆیە من پێم وایە ئەبێ گفتوگۆکان بەردەوام بن و ناکرێ ڕایەڵی پەیوەندیەکان ببسرێن بۆ ئەوی بە هەوڵ دەین لە داهاتوودا بگەینێت دوای 7 مانگ لە گفتوگۆکردن و سێ ڕێکەوتنی جودا جودا پێ دوایە دەرفەتەوە ماوە یەکێتی و پارتی جارێکی دیکە قسە بکەنەوە متمانە لە نێوانیان دروست بێتەوە من وەکو خۆم ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لە تەجروبەی کارکردن لە هەرێمی کوردستان من پێم وایە بێ بگەین بە ڕێکەوتن یعنی ئێمە جەخت لەسەرەوە ئەکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر ڕێکەوتن ئەکاتەوە بەڵام ئێمە لەم قۆناغە نەگەیشتین بە ڕێکەوتن و هۆکاری نەگەیشتن بە ڕێکەوتنمان ئۆباڵەکەی لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان نیە بەڵکو لایەنی بەرامبەر ئیلتیزامی بە ڕێکەوتنەوە نەکردێ ئێمە لەسەر سێ خاڵ ڕێکەوتنمان کردووە پابەندی هەر سێ خاڵەکە بووینە بەڵام کە دەینە سەر کەرکووک خاڵێک جێبەجێ نابێ بێگومان کۆی ڕێکەوتنەکە ئەکەوێتە ژێر پرسیار بۆیە من وەکو خۆم قەناعەتم وایە ئەبێ لە داهاتووشدا گفتوگۆکان بەردەوام بن پەیوەندیەکان بەردەوام بن چونکە حکومڕانی تەندروست و ڕاست لە قۆناغی ئێستادا بۆ ئەکرێ ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشدار و شەریکێکی ڕاست شەریکە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و واقعی سیاسی و جوگرافی ناوچەکەش پێمانەڵێ حکومڕانی بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتو و تەندروست نابێ بەڵێ بەڕێوە ئەچێ بەڵام سەرکەوتو نابێ بۆیە ئەبێ پارتی دیموکراتی کوردستانیش لەوە تێبگات من پێم وایە ئومێدەوارم لە داهاتوودا گفتوگۆکان پێت وایە کاتێکی کەم دەخایەنێ ینی بە تایبەت ئێستا ڕێوڕسمەکان ئامادە دەکرێت بۆ سوێن خواردنی سەرۆکی هەرێم بۆ ڕاستپاردنی کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆکی حکوومەت تۆپەکە لە گۆڕەپانی پارتی دیموکراتی کوردستاندایە ئێمە ئامادەیمان تێدا هەبووە لە چوارچەی ئەم ڕێکەوتنێکە ئیمزامان کردووە ڕێز و حرمەت لە ئیمزای خۆمان بگرین پێی پابند نەبین ئەوەی کێ پێی پابند نەبووە لایانی بەرامبەرە پێ دوایە کاندیدەکانی بگۆڕەیەکێتی بۆ پۆستی پارێزگار من نازانم ئەوە ئەگەڕێتەوە سەر بڕیاری سەرکردایەتی مەکتەبی سیاسی سپاس بۆ هەموو ئەو فراکسیۆن و لایەن و هێزانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕێکەوتنمان هەبوو ئەمڕۆ ڕێکەوتنەکەیان وەکو خۆی جێبەجێ کرد بەداخیشەوە لە دوایین ساتەکانی بەر لە دەست پێکردنی کۆبوونەوە لەلایەن بەڕێزان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگادارکراینەوە کە بەشداری کۆبوونەوەکە ناکەن ئەوەی دەیبینین کۆنگرەی ڕۆژنامەوانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە هەر دوای پرۆسەی دەنگدان لەسەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان کە چێبڕچێ لە نێوان 5 کاندید بوو نێچیروان بارزانی بە کۆکردنەوەی 68 دەنگ لە کۆی 81 پەرلەمانتار کە لە نێو هۆڵی پەرلەمانی کوردستان ئامادەبوون بەبێ بەشداریکردنی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ و دەنگنەدانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان نێچیروان ئیدریس بارزانی بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو. زیاتر لە 7 مانگ تێپەڕی لە نێوان یەکێتی و پارتی چەندین ڕێکەوتن هەیە ڕێکەوتنی سیاسی ڕێکەوتن لەسەر پۆستەکە ڕێکەوتن لەسەر پۆستی پارێزگار لە نێوان سەرۆک بارزانی و کۆسرەت ڕەسوول عەلی بەڵام ئەمڕۆ یەکێتی بەشداری پرۆسەی دەنگدان ناکات بۆ هەڵبژاردننی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان خوێندنەوەتە ئەوەی حقیقەت و ڕاستی بیتن پارتی دیموکراتی کوردستان وەکی براوی یەکەم لە پارلەمانی کوردستان گەورەی نواندووە بەدلەکی گەورە بە سنگێکی فراوان پێی باش بۆ هەموو ئەحزابەکانی تر لە ژێر چەتری پارلەمان بەشدار ببن بۆ ئەوەی کوردستانێکی بەهێز و کاراتر بیتن لە پێشتر و هەم لە ئایندەژی ئەرکێکی باشتر جێبەجێ بکاتن. یەکێتی نیشتیمانی پێیوا بووە هەرچی زیاتر ئەم حکوومەتە دوا بکەویتن و ئالوزی و تەشویشات لە ناو پارلەمان هەبیتن و ئەمەش بگوازرێتەوە ناو کۆمەلگا ئەتوانیتن فەشەل بە براوەی یەکەم کە پارتی دیموکراتە کوردستانە بهێنیتن بەڵام بەم بەشدار نەبوونیشیان لە پارلەمان ئەم
ئاوەتە نایەتە بەدی پارلەمان کارا بووە سەرۆکاتی هەریمی کوردستان ئەمڕۆ دەنگی پێدراوە بەڕێز نێچیروان بارزانی وەکی سەرۆکی هەریمی کوردستان متمانایی پارلەمانی بەدەستهێناتەوە و شەڕعەتی بەدەستهێناتەوە و دەست بەکار دەبێتن و ئامانجەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕۆنن ئاشکرانە و ئەهدافیژی لە پێشچاوی ڕۆنە و بەرەو پێشیش دەچیتن و هیچ ڕاوستانی لە هیچ هەرومەرجێک و لەزەر هیچ فشارێکی نابێت. باش یەکێتی دەڵێ ئەمە خاوەنی 23 کورسین و ئیدارەی کوردستانیش بەبێ یەکێتی بەڕێوە ناچێت. و دلیان دەکەینەوە کە ئیدارەی کوردستان بە پارلەمان و بە شەریعەتی پارلەمان ئەو پارلەمانە کە خەڵک دەنگی پێداوە بەڕێوە دەچیتن کوردستان دامەزراوەکی دیموکراسی لەگەل هەموو ئەحزابەکانی ترە و هەموو پێکاتەکانی تریش بەشدارن. پارلەمان تەنها ملکی پارتی دیموکراتی کوردستان نیە یەکەتیش نییە گۆڕانیش نییە یلایەکانی تریش نییە هەموو حزبەکانن ئەو بەڕێزانە کە نیەتیان خزمەتکردن و بەرەو پێشبردننی پرۆسەی سیاسی لە کوردستانە و بۆ ئاسووەکی باشتر و لە ژێر چەتری دادپەروەری و ئاوادانکردنەوە و خزمەت گوزاری بەشدار دەبیت و بەرەو پێش دەچیتەوە بەبێ هیچ حیزبێکیش ڕناگیریت. باشە بەڵام ئێستا یەکێتی دەڵێ ئۆباڵی شکستی ڕێکەوتنەکانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان خودی پارتی دیموکراتی کوردستانە کە یعنی ئامادە نییە کەسێک کە ئەوان هەڵی دەبژێرن بۆ پۆستی پارێزگاری کەرکووک دیاری بکە کە بە پێی ڕێکەوتن دەبایە لەگەڵ دیاریکردنی کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆکی هەرێم پۆستی پارێزگاریش دیاری هەر وەکو پێشتر ئاماژەم پێدا پارتی دیموکراتی کوردستان گەورەی نواندووە بەدلەکی گەورەش بەرەو پێش هاتووە ئەسلەن لە بنەڕەترا نەدەبایە پرسی پارێزگاهی کەرکووک بە سەرۆکی هەریمی کوردستان و بە پارلەمان ببەسرێەوە دوو مەوزوعی مطلقاً لە یەک جیوازن هیچ پەیوەندیەکی یاسایی و وەکی پارلەمان وەکی پارێزگا بەکتریانەوە نییە یعنی ئەسلەن ئەوە پێم لە بیداتیش سیر بوو ئێستاش پێم وایە نەدەبوایە پرسی پارێزگای کەرکووک بە پرسی پارلەمان و سەرۆکاتی پارلەمان ببەسرێتەوە. باشە پێتان وایە پاش ئەم هەڵوێستەی یەکێتی ئیتر گوریسەکە ببێت بەخوری پێویست دەکات یەکێتی و پارتی سەر لە نوێ دەست بە گفتوگۆیەکی تازە بکەنەوە. خۆ دەرگای گفتگو دەبیت هەموو کات کراوە بیتن وەنیە ئەمە ئاخری زەمانە و ئیتر پرسی سیاسی پاک دەخرێتن و ئەو دروشمان کە پارتی دیموکراتی کوردستان و یان حزبەکاتین بەرزیان کردەوە ئیتر ناگەنە ئامانجەکانیانە گفتگو هەر دەبی بەردەوام بن بەڵام ئەوەی کە دەبیت لە لای هەموو کەسێک و هەموو لایەک ڕۆن و ئاشکرا بیتن پرسی بەرەو پێشبردننی هەریمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەرەو پێش دەچیتن و ڕاوستانی بوونیە و ناشبیت. باشە بەڵام کاک ڕزگاریانی بۆچی دەکرێت یعنی پارتی ئازاد بی لەوەی کاندیدێک دیاری بکات بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پۆستی سەرۆکی حکوومەت بەڵام یەکێتی ئازاد نەبێت لە دانانی پارێزگارێک بۆ کەرکووک هەر وەکو ئاماژەم پێدا بەستنی پرسی کەرکووک بە سەرۆکاتی هەرێم ئەمە هەلەیە و ئەو بۆ پارتی ئەو حەقایە وای بکەتن ئەو حەقای دەنگدەری هەریمی کوردستان ئەو حەقی بە پارتی دیموکراتی کوردستان داوە پارتی دیموکراتی کوردستان ئەو حەقی بەخۆ نەداوە خەڵک ئەو متمانای بە پارتی دیموکراتی کوردستان داوە کە لە بڕی ئەوانە ئەم هەنگاوانەی پێویست کە لە بەرژەوەندی هەریمی کوردستان و خەڵکی خۆشەویستی کوردستانە پاویشت و بڕیار لێ لەسەر بدەتن. باشە پێشتر بڕیار وابوو لە دەی مانگی داهاتوو ڕێوڕسمێکی تایبەت بە سوێن خواردنی سەرۆکی هەرێم سەرۆکی نوێی هەرێمی کوردستان و دواتریش ڕاستپێدراوی پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ڕابسپێردرێت و ئەرکەکەی پێ بسپێردرێت بەردەوام دەبن لەسەر ئەو بە چاکیت ڕێوڕسمانە ئاسووی ئایندە لە پێشتاوی پارلەمان وەکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ڕوونە و لە پێشتاوی پارتی دیموکراتی کوردستان وەکی پارتی دیموکراتی ڕۆنە پرۆسایی بەرەو پێشچوون و ڕاستپاردنی بەڕێزی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرۆکی ئەنجومەنیش دیارە و بەردەوامیش دەبێت و ڕناوبستن بە هیچ شێوەیەک و بە زەرژیر هیچ فشار کەواتە پێتان وایە لە ماوەکی نزیکیش کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیایەوە خەڵکی خۆشەویستی کوردستان و هاوڵاتی بەڕێزمان دڵنیا دەکەینەوە کە پرۆسەی سیاسی ئەمڕۆ قەتعیەن جێگر بوو و شەرعیەتی کاملتریشی وەرگرتووە و هەنگاوانی ئایندەژی بەهێزتر و سەقامگیرتر و بەرەو پێشتر و لە بەرژەوەندی هاوڵاتی خۆشەویستی کوردستان دەبیتە. ئەمڕۆ
پرۆسەی دەنگدان دەستی پێکرد بەڵام چەند فراکسیۆنێکی کوردی بەشداریان نەکرد لەوانە گرنگترینیان یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێوە وەکو فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان خوێندنەوەتان لەسەر پرۆسەکە بە شێوەی گشتی چۆنە؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لەسەر ڕۆشنایی ئەو ڕێکەوتنامەی کە لە پێشووترا سەرکردایەتی سیاسی ئێمە بزوتنەوەی گۆڕان واژووی کردی بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنەکەمان بە شێوازێکی کولی سەرجەمان ئامادە بووین و توانیمان دەنگ بین بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕاستپاردەی سەرکردایەتی سیاسی خۆمان دیارە دەنگمان بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان داوە بەڵام ئەوەی جێی داخە کە بینیمان فراکسیۆنی یەکێتی کە فراکسیۆنێکی کاریگەرە و فراکسیۆنێکە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەوەتەی حکومڕانی کوردی هەیە لە نەوەتەکانەوە بەشدارە ئەمڕۆ بەشدار نەبوو لە دەنگدان بە کاندیدەکانی سەرۆکی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەمە هەم بۆ ناوخۆی کوردستان پێمان وایە ئاستەنگ و لەمپەر دروستەکە و دوجار بە زیانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە شکێتەوە و هەم بۆ ناوچەدا بڕێنراوەکان زەنگێکی زۆر خەتەرناکە کە یەکبوونی دەنگی کورد بۆ ناوچەدا بڕێنراوەکان سوودی دەبێەوە پێچەوانەکەشی تەبانەبوون و دوورکەوتنەوەیان لە یەکتری ئەکید بە زیانی ناوچەدا بڕێنراوەکان ئەشکێتەوە و دوژمنانی کورد بەهێز زەکات لەو ناوچانە بۆیە تەمەنامان دەکرد یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ بیان توانی با بگەشتنە ڕێکەوتنێک ئەوەندە کۆمەڵانی خەڵک و میلەتەکەمان زیانیان لە دوورکەوتنەوەی ئەم دوولایەنە نەبینیارێ. باشە ئێوە باز لە تۆخکردنەوەی دوو ئیدارەیی دەکەن بەڵام یعنی هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی دیموکراسیانە بووە و ڕێزگرتن لە دەنگی خەڵکی کوردستان ینی ئەرکی هەموو پەرلەمانتارانە پێ دوایە ینی پرۆسەیەکی لەم شێوەی دیموکراسی وا بکات دوو ئیدارەی تۆق بکات. لە ڕاستیدا ئەوەی کە بینیمان پرۆسەکە پرۆسەیەکی دیموکراسیە و توانرا بەپی ئەو یاسایە بە زۆرینەی ڕەها کە 56 دەنگەکە سەرۆکی هەرێم هەڵبژێرێ 68 دەنگی هێناوە ئەمە ئەندامانی گۆڕانیش تەکی دەنگی بە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان داوەکو پێشووتر وتم لەسەر ڕۆشنایی ڕێکەوتنامەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەوەی جێی داخە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە و هێزێکە بەڕاستی ئامادەنەبوون و حزور نەبوونی بۆ خۆی جۆرێک لە دڵە ڕاوکێ لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان دروستەکە و تەمەنا دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان مەسئولانەتر لە دۆخەکە بڕوانن و ئەو جۆرە ناتەبایی کە ئێستا دروست بوو ئەمڕۆ بینیمان لەمە زیاتر تۆخ نەکرێتەوە و هەوڵ بدرێت لە قۆناغەکانی ئایندە قۆناغی پێکەوە بوون و قۆناغی ئیسلاح و قۆناغی دروستکردنی حکوومەتێکی بەهێز بێت. ئێوە ڕێکەوتنتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە ینی کشانەوەی یەشێتی لە دەنگدان لەو پرۆسەیەدا کاریگەری دەبێت بەسەر ڕێکەوتنی ئێوە کۆمەڵێک پرۆژەتان هەیە پاکێجتان هەیە بۆ حکوومەتی داهاتوو. نا ئێمە تەکید حزبێکی سربەخۆین و هیچ کات ڕەبتمان لەگەڵ هیچ حزبێکی تر نییە لە دەرەوەی ئەو ڕێکەوتنە و وەکو بینیمان ئەمڕۆ ئامادەبوون و ئامادەنەبوونی هەر لیستێک تەسیری لەسەر بید و بۆچوونەکانی بزوتنەوەی گۆڕان نەبوو نابێ بەڵام بزوتنەوەی گۆڕان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی پێی باش بوو و تەمەنایە کرد یەکێتی نیشتیمانی کوردستانیش حزوری هەبوایە و بمان توانایە پێکەوە با یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان حکوومەتێکی بەهێز و حکوومەتێک بمانتوانە ئیسلاح بکەین و بمانتوانە ئیسلاحی دارایی و سەربازی و ئەمنی و هەروەها ئیسلاحی سیستەمی حکومڕانی و سیستەمی ئەم پێکێنانی حکوومەتەمان بکرد بە شێوازێکی دروستتر بۆیە تەنها تەمەنای ئەومان دەکرد. باشە بەشداری نەکردنی یەکێتی لەمپەر دروست دەکات بۆ هەنگاوەکانی چاکسازی لە داهاتوودا. ئێمە تەمەنا ئەەکەین درستی نەکات بەڵام ئەوە دەبێت لە ئایندەدا بیبینین بزانین بەشداری نەکردنی و پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار نەبێت لە حکوومەت ئەوە بڕاوەتەوە بەڵام ئەمە جۆرێک لە ناتەبایی و دوورکەوتنەوەمان هەست پێ کرد ئەمڕۆ و تەمەناکەین لە قۆناغەکانی ئایندە ئەمە هەست پێ نەکەینەوە لەگەڵ ئەوەن زوو کابینەی داهاتوو پێک بهێنرێ بە تەکید ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرتاوە لەگەڵ ئەوە بووینە کابینەی نوێی حکوومەت زوو پێک بێ و جۆرێک لە هاوکار بووینە بۆ ئەوەی کابینەی نوێی حکوومەت زووتر پێک بێنرێ بەڵام بەداخەوە هەر لە سەرتاوە ناتەبایی نێوان ئەم دوولایەنە سیاسیە وای کرد حکوومەت تاخیر بێ و تەمەناکەین ئەم ناکۆکیە سەر نەکێشێ بۆ تەخیربوونی زیاتر.
تێگەیشتنتان وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەسەر پرۆسەی دەنگدان بۆ کاندیدەکانی سەرۆکایەتی هەرێم چۆن بوو؟ بەڵێ سوپاس بۆخوا ئەو پرۆسەی دەنگدانی سەرۆکایەتی هەرێم بە سەرکەوتووی کۆتایی پێهات سوپاس بۆخوا ئێمە داخوازیمان وا بوو کە پرۆسەکە ڕێژەی نەجاح و سەرکەوتنی زیاتر بووایە بەوەی کە بمانتوانی بە نوێنەرایەتی خەڵکی کوردستانمان ئیسپات کردبا و لەناو پەرلەمان ئێمە بانگەشەی نوێنەرایەتی بوونی گەلی کوورد دەکەین و کوردستان بە تایبەتی لێرانە بەڵام بەداخەوە ئیتیفاقیەکان و ڕێکەوتنەکان لە خارجی پەرلەمان دەکرێت کە پێم وایە ئەوەش بەڕاستی هەوڵێکە بۆ لاوازکردنی پێگەی کەسایەتیە سەرکردەکانی کورد کەوا بێ کاتێک کە ئێمە داوامان دەکرد هەڵبژارنی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان بێ بەڵام ئێستاوا ناو پەرلەمانیش کۆ دەنگی لەسەر دروست نەبوو ئەو بەڕاستی جێی ئەسەفە جێی سەرنج و تێبینیە بەڵام کۆی لە کۆی پرۆسەکە سەرکەوتوو بوو بۆ ئومێد دەکەین دوا بۆدای سەرۆکایەتی هەرێم و دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش سەرکەوتوو بێت. باشە ئێستا سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی تاوکو ئێستا ینی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان پێکمەهێنراوە و پارتیش کاندیدی خۆی ڕانەسپێردووە بۆ پێکهێنانی حکوومەت. کۆمەڵی ئیسلامی چی دەکات؟ بەشدار دەبێت، بەشدار نابێت، دەرفەتی ئەوە ماوە بەشداری بکات دوای ئەو گۆڕانکاریە سیاسی کە دروست بووە؟ بڵێ ڕوون و ئاشکرایە دروستبوونی هەر لایەن و حیزب و گروپێک بۆ وەرگرتنی پۆست و دەسەڵاتە. ئێمەش ئەگە بڵین نامانێ بینین ناو حکومت لەوانەیە قسەی نادڵمان نەبێ دەمانەوێ بین بەڵام دەمانێ بین بە شێوازێکی ئەکتیڤی بین بە شێوازێک بین کە لەسەر ئاستی بەهێزبوونی هەم لایەنەکە و هەمیش لە خزمەت پرۆسەی گەلی کووردا بێ بەڕاستی بۆیە تا ئێستا کە ڕوون نییە لەبەر ئەوەی پێم وایە نەسازەکانە یان ناڕێکەوتنە یان نائیتفاقێتە لەو ڕێزەدا هەیە لەبەر ئەوەی کە زۆرینەی دەنگی پەرلەمان متتەفقن کەمینەکان بە ئەتبار نەزەر وەرناگیرن ئێمەش لەو کەمینانەین بۆیە تا ئێستا مفاتەحەیەکی لە ئاستی سەرکردایەتیمان نەکراوە و ئێمەش کاتێک کە مفاتەحە نەکەین لەلایەنی هێزی یەکەمی کوردستان دەست پێشخەری ناکەین بۆی کە بچین ناو حکوومەتەوە و یان لەو پۆست بەدەست بین ڕوونەکەمە لە حکوومەتی پێشوو لە کابینی پێشوو وەزیرەکەمان دەستی لە کار کێشایەوە ببوون بە ناوی هەبوونی گەندەڵی و نادادگەری و عەدالەتی ئێستا ئەگەر خۆمان داوا بکەینەوە لەسەر هەمان میکانیزم و سیستەم پێم وایە پێچەوانەی مەبدە و بۆ چوونەکانی خۆمان دەبێت. باشە زیاتر لە حەب مانگ تێپەڕیوە گفتوگۆی حزبەکان بۆ پێکهێنانی کابینەی داهاتوو ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەن کابینەی داهاتوو دوا بکەوێت هێشتا دوا بکەوێت ئێمە لەگەڵ دواکەوتنی پرۆسەی هەڵبژاردنیش نەبووین بۆ پەرلەمانی کوردستان سزای ئەوەی کە ئێستا دوای ئەوەی کە سەرۆکایەتی هەرێمیش هەڵبژێردرا ئومێد دەکەین لە ڕۆژی داهاتوو لەم هەفتەی داهاتوو دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش یەکلا بکرێتەوە. پرۆسەی دەنگدانەکە بە بەشداری 81 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکرد لە کۆی ئەو هەشتاویەکە 68 پەرلەمانتار دەنگیان بە سەرۆکی نوێی هەرێمی کوردستاندا کە نێچیروان ئیدریس بارزانی بوو. ئەس بوو لایەنە سیاسیەکان وێڕای ئەوەی کە بەشێک لە فراکسیۆنە کوردیەکان بەشداریان لە پرۆسەی دەنگدانەکە نەکرد بەڵام پرۆسەکەیان بە پرۆسەیەکی سەرکەوتوو ناوبرد و زۆربەی فراکسیۆنەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کە بەشداری لە دانیشتنەکە و پرۆسەی دەنگدانەکەی ئەمڕۆی نەکرد باسییان لەوە کرد کە ئەوان ڕەچاوی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان دەکەن و هەموو حزبولایەنە سیاسیەکان لەگەڵ ئەوەن کە دەبێت لە ماوەیەکی کورتی داهاتوودا کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنرێ و خەون و داخوازیەکانی خەڵکی کوردستانیش لە چوارچێوەی ئەو کابینەیە بێتە دی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.